پارێزگاکە ئەمڕۆ لەگەڵ پارێزگاری هەڵەبجە بە وەکالەت گفتوگۆ دەکەین لەسەر ئەم بابەتە و کۆمەڵێت تەوەری دیکەی پەیوەندیدار بە پارێزگای هەڵەبجە و کێشە خزمەتگوزاریەکان بە تایبەت لە ئێستادا لەگەڵ کاوە عەلی کە پارێزگاری هەڵەبجەیە بە وەکالەت لە ئێستادا. کاکاوە سڵاوت لەبێ و بەیانیت باش، سپاس بۆ ئامادەبوون و بەشداری لە بەرنامەکەمان. باسێک لەو وەفدەی بکەین کە ڕۆژی ڕابردوو هاتنە هەڵەبجە کە وەفدێکی ئێرانی بوون، مەبەستی هاتنیان چی بوو و باسی چی کرا لەگەڵ ئێوە؟ بەڵێ ئێمە پێشتر لەگەڵ پارێزگاری سنە و لەگەڵ هەروەها پارێزگای کرماشان پەیوەندیمان هەبووە سەبارەت بە مەرزەکان و سەبارەت بە هەندێ دۆسیە کە نێوان پارێزگای هەڵەبجە و پارێزگای سنەیە و هەروەها پارێزگای کرماشانە. لەبەرەوە پارێزگاری سنە ماوەیەک لەمە پێش بانگێشنامەیەک داوەتنامەیەکی ئاڕاستەی بەڕێز پارێزگاری هەڵەبجە کرد کە سەردانێکی پارێزگای سنە بکەن لەگەڵ وەفتێکا کە پێکاتبێ لە سەرجەم ئەو پێویستیانەی کە یاخود ئەو بەشانەی کە ئەتوانرێت هەماهەنگی لە نێوان پارێزگاری سنە و پارێزگاری هەڵەبجە بکرێ. بۆ مەبەستەیش ئەم سەردانە ڕێکخرا بۆ ئەمڕۆ کە بڕیارە ئەمڕۆ سەردانەکە بکەن و دوێنێش وەفتێکی ئێرانی لە هەڵەبجە بوو کۆبوونەوەیەکمان کرد پێش نیوەڕۆ سەبارەت بە ئەجندای ئەو سەردانی ئێمە لە پارێزگای سنە و تەوەرەکان تاوتوێکرا و بڕیارە ئەمڕۆ سەعات 9 دیارتینە تەوەرانە چین کە دەکرێت لە نێوان هەردوو پارێزگای هەڵەبجە و سنەی ڕۆژهەڵاتی کوردستان هەماهەنگی دروست بگرێت بە تایبەت ئەو تەوەرانی کە ئەمڕۆ پارێزگاری هەڵەبجە لەگەڵ پارێزگاری سنە تاوتوێ دەکات. بەڵێ ئەو تەوەرانە سەبارەتە بە شەهیدان یاخود کەسوکاری شەهیدان کە هەندێکیان مناڵەکانیان ون بووە تاوەکو ئێستایش نەدۆزراونەتەوە. یەکێک لە خاڵەکان بریتیە بێت لە هەماهەنگی بۆ دۆزینەوەی ئەو مناڵە ونبووانە و هەروەها خاڵێکیان سەبارەت بە بریندارانی چەکی کیمیاوی کە زۆربیان لە ئێران عیلاجەکرێن بۆ زیاتر هەماهەنگی و هەروەها سەبارەت بە پەیوەندی نێوان زانکۆی هەڵەبجە لەگەڵ زانکۆکانی سنووری سنە و هەروەها سەبارەت بە پەیوەندی کشتتوکاڵی نێوان هەردوو پارێزگا و یەکیکە لە تەوەرەکان بریتە بێت لە باسکردنی مەرزی مڵەخۆرد کە پەیوەندێکی تیجاری لە نێوان پارێزگاری هەڵەبجە و یا پارێزگای هەڵەبجە و پارێزگای سنە هەیە. بەڵێ باز لەوکرا کە گەری هەیە هەڵەبجە لە ڕێگەی ڕاکێشانی پرۆژەی کارەباوە لە ڕێگەی پرۆژەی کارەباوە لە ئێران واتە لە ڕۆژهەڵاتی کوردستانەوە لە نێوان هەردوو پارێزگاکەدا هەماهەنگی بکرێت. چی کراوە لەو بارەیەوە؟ بەڵێ ئەو بابەتە زیاتر لەگەڵ پارێزگای کرماشانە باسەکرێت چونکە حدودی ئێمە زیاتر لەگەڵ پارێزگای کرماشانەیە و ڕاکێشانی کارەبا لە کاتی خۆیان لە سنووری پارێزگای هەڵەبجەوە لە سنووری پارێزگای هەڵەبجە و پارێزگای کرماشانەوە کارەبا گەیشتۆتە نزیکی حدودی ئێران. بەبەرەوە ئەو باسە هەڵەگیرێ بۆ سەردان ئەو هەماهەنگی کە ئێستا لەگەڵ پارێزگای سنە دروست دەکرێت لەگەڵ پارێزگای کرماشانیش هەیە یاخود کار دەکەن بۆی هەماهەنگیەکە دروست بکەن؟ بەڵێ ئەو هەماهەنگیە هەیە لەگەڵ پارێزگای کرماشانە وەفتێکیان سەردانیان کرد پێشتر و بڕیارە کە ئێمە سەردان بکەین بەڵام سەردانەکەمان کەوتە دوای سەردانەکەی سنە کە بڕیار بوو ئێمە پێشتر سەردان بکەین لەبەرەوەی کردنەوەی مەرزی شۆشمێتەوێڵە کە پێویستی بە سەردانێک هەیە. ئیش و کارەکانی زۆربەی تەواو بووە لە ڕێی ئێرانەوە زۆربەی کارەکانی ئەوان تەواو بووە کارەکانی ئێمەش چەند شتێکی بچووکی ماوە لەوانە گاندنی کارەبایە بە ئۆفیسەکانی ئێمە لە سنووری تەوێڵە شۆشمێ. لەبەرەوە پێویستمان بە سەردانێک هەیە ئەوان بەڵێنیان ناوەکە و کارەبایە بگەێنن تاوەکو ئێمە ئیش و کارەکانی ئەمدی تەواوەکەین. باشەویستم پرسیاری ئەو مەرزە بکەم تا چەند کار بۆەوە کراوە کە تەنها کێشەکە کە گاندنی کارەبایە بە ئۆفیسەکانتان لەوێ یاخود کاری بۆ کراوە بکرێتە خاڵێکی سنووری نێودەوڵەتی ئەوەی کە باس کردمە بەسم مەرزی شوشمێتەوێڵەیە؟ بەڵێ سەرەتا ناکرێتە خاڵێکی نێودەوڵەتی چونکە بۆ ئەوەی کە بێتە خاڵێکی سنووری یا مەرزێکی نێودەوڵەتی پێویستمان بە
سەردانی بەغدا هەیە پێویستمان بە ڕەزامەندی ئەوانیش هەیە لەو بابەتە سەرەتا بێتە مەرزێکی گەشتیاری و هەروەها هاتوچۆی نێوان هاوڵاتیانی پارێزگای هەڵەبجە و هەروەها پارێزگای کرماشان بە ئاسانی بکرێ ئیشوکارەکانی زۆربەی تەواو بووە ئیشوکارەکانی تەنها فەنیەکانی ماوە فەنیەکانیش ئەوەی کە وەک باسمان کرد کارەبا و ئاو بوو ئاو بەتەنکەر ئێمە لەم بیدایەتەوە ئاویان پێگەێنین و ئێرانەکانیش بە تایبەتی لە قایمقامێتی پاوەوە بەڵێن ئێوەیان پیاوین کە هەموو هاوکاریەکی ئەو مەرزە بکەن تاوەکوە پێشبینی دەکەن ئێوە ساڵی داهاتوو شوکارەکان تەواو بێت گەشتیاران بە ئاسانیات چۆ بکەن لە خاڵی سنوورەکەەوە یادین تا لە ساڵی ئایندەدا ئیشوکارەکانی ئەو مەرزە تەواو بێت بەڵێ بەدڵنیاییەوە ئێمە دوای ئەو سەردانەی کە بەنیازین بیکەین بۆ کرماشان چونکە ئیشوکارەکانی وەک باسم کرد هەمووی تەواو بووە تەنها ئیشوکاری فەنی ماوە لە ڕووی فەنیوە گەرە و ئیشوکارانە تەواو بێ دوای ئەو سەردانە هاوڵاتیان نتوان بە ئاسانی هاتوچۆ بکەن. سەبارەت بە دروستکردنی و بەنداوی کە لە چەند ڕۆژی ڕابردوودا یاخود لافتی ڕابردوودا کرایەوە کە لە دەکەوتە نزیک پاوەوە هەمانگی هەیە پێشتر باس لەوە کرا بەرپرسانی ئیداری هەڵەبجە دەیانوت کە پێویستە هەمانگی هەبێت بۆ گلدانەوەی ئاو کە بە تایبەت بەشێک لە سەرچاوەکانی ڕووباری سیروان وشک دەکات دروستکردنی ئەو بەنداوە چی هەمانگی دەکێت لە مورا بە تایبەتەوە کە هەمانگی لەگەڵ پارێزگاکانی کرماشان و سنە دروست دەکەن وەکو پارێزگای هەڵەبجە. بەڵێ بە تەکید یەکێک لە هەنگاوەکان یاخود یەکێک لە کارەکانی ئێمە بۆ سەردانکردنی پارێزگای کرماشان بریتە بێ لە باسکردنی ئەو بەنداوە و دوێنێش لەگەڵ وەفتەکەی ئێرانە بە هەمان شێوە باسمان کرد کە ئەو بەنداوە بە پێی یاسا نێودەوڵەتەکان پێویستی بەوە هەیە کە هەماهەنگی لە بینی ئەو وڵاتانە هەبێت کە ڕووبارەکان لە یەکییانەوە چێتە ئەویکەیان بەڵام بەداخەوە هیچ هەماهەنگیەک نەبووە لەگەڵ با بڵێن عێراقا لە نێوان عێراق و ئێرانە چونکە وەکەزانن ئەوە پرسێکی نیشتیمانیە پرسێکە پێویستی بەوە کات کە عێراق و ئێرانیش هەردووکیان پێکەوە دانیشن دانووسان بکەن لەسەر ئەو کارە بەڵام ئەوەیان پێڕاگەیاندین کە ئەو کارە لە دەسەڵاتی پارێزگارەکانە نییە یاخود لە دەسەڵاتی پارێزگاری سنانیە هەرچەند ئێمە کە دوای ئەوەی کاگەدارمان کرد و قۆنسوڵی ئێرانمان ئاگدار کرد لەو مەسەلە ئەویش بەڵێنی ئەوەیدا کە ئەمە بگەێنێتە سەروی خۆی و تاوتوێی بکەنە و باسانە و بڕیارە ئەمڕۆژ وەفتێکی پەرلەمانی کوردستان سەردان بکەن بۆ هەمان مەبەست بۆ ئەوەی ئەم بابەتە بگەێن وەزارەتی کشتتوکاڵ و سەرچاوەکانی ئاوی عێراق و ئێمە پێشتریش بەڕێز وەزیری کشتتوکاڵ و سەرچاوەکانی ئەومان لەم بابەتە ئاگدار کردبوو پێشەوەی کە بەنداوەکە بگیرێتەوە لەبەرەوە لە ئایندەدا ئێمە یەکێک لە ئەجندای سەردانەکەمان بۆ کرماشان کە بریتە لە هەماهەنگی سەبارەت بەو بەنداوە چونکە زەروزیانێکی بۆ هاوڵاتیان و هاونیشتمانیانی سنوورەکە بێ. باس لەو کەرێکێک لە ئەو تەوەرانەی کە ئەمڕۆ گفتوگۆی لەسەر دەکەن پارێزگارەکانی هەڵەبجە و سنە بابەتی کشتتوکاڵە ینی دەتوانرێت چۆن سوود لە کشتتوکاڵ وەربگیرێت لە نێوان هەردوو پارێزەکەدا وەچینە و پرۆژانی کە دەکرێت پارێزگای هەڵەبجە سوود لە پارێزگای سنەوە بگرێت لە بواری کشتتوکاڵدا. بەڵێ بەڕێز بەڕێوەبەری گشتی کشتتوکاڵی هەڵەبجە لە ئەندامی وەفتەکەیە و پلانی خۆی ئامادە کردووە بۆ چۆنێتی تەنسیقکردن لە شێوازی کشتتوکاڵکردن لە نێوان پارێزگای سنە و پارێزگای هەڵەبجە و ئەو تەکنیکانەی کە ئەوان بەکارێنن یاخودەوانی ئێمە بەکارێنن بۆ ڕاگۆڕینەوە و هەروەها بۆ هێنانی ئەو ماوەدانەی کە کشتتوکاڵیە لە سنوورەکەەوە بۆ ئێرە بە تایبەتی لەو مەرزانەی کە ئەم پەیوەستن بە یەکەوە لە بینی پارێزگای هەڵەبجە و پارێزگای سنە تەنسیقێکە و هەماهەنگیەکە ئەوان پلانی خۆیان دانێن و لە ئایندەدا پلانەکەیان ڕوونەکەنەوە کە چییە. واتە کار دەکرێت بۆ ئاڵوگۆڕکردنی یاخود هاوردەکردن و نادەکردنی بەروبووم و بەرهەمە کشتتوکاڵەکان ئەوەی بۆنە لە پارێزگاکە ئێوە پێویستە یاخود لە سنە پێویستە ئاڵوگۆڕی پێویستی بەروبوومە کشتتوکاڵەکان دەکەن. بە دەرەجەی یەکەم ئاڵوگۆڕی زانیاریەکانە تەکنیک و شێوازە زانستیەکانی کاری کشتتوکاڵیە لە نێوان هەردوو پارێزگادا. بەڵێ سەبارەت بەکردنەوەی خاڵی سنووری لە سنووری پارێزەکە دیارەکە هەردوو پارێزگاکە سنووریان بەیەکەوەیە پێشتریش چەند داواکاریەکە بوو بۆ نمونە لە سازان خاڵی سنووری بکرێتەوە یاخود لە چەند شوێنێکی دیکە چی دەکرێت بۆ ئەو بوارە بۆی زیاتر کار بۆ ئاڵوگۆڕی بازرگانی جۆراوجۆر بکرێت لە سنووری پارێزگاکە.
بەڵێ ئێمە پارێزگای هەڵەبجە لەگەڵ پارێزگای سنە و پارێزگای کرماشان سنوورمان بەیەکەوەیە لەگەڵ پارێزگای سنە ئێستا مەرزێک کراوەتەوە کە مەرزی مڵەخوردی پێڵێن بەڵام ئەم مەرزە پێویستی بە گەشەپێدان هەیە پێویستی بە هەماهەنگی و هاوکاری هەیە لە نێوان هەردوو پارێزگادا یەکێک لە خاڵەکان وەک باسمان کرد ئەوە بێت کە کردنەوەی ئەو مەرزە زیاتر تەفعیل بکرێ و هەروەها بتوانرێ هەردوو هاوڵاتیانی پارێزگای هەڵەبجە و هەروە پارێزگای سنە سوودمەند بن زیاتر لەو مەرزە و ڕێگاکەی زۆر خراپە ئەو ڕێگایی بە تایبەتی لە سنووری ئێمە بەڕێز بەڕێوبەری گشتی ڕێگاوبان لەگەڵیانە بێت بۆ هەماهەنگی بۆ چاکردنی ئەو ڕێگایە. بەڵێ ئەم قەیراندارایی کە ئێستا هەیە کار ناکاتە سەرجەبەجێکردنی ئەو بەڵێنانێکی ئەوە دەیدەن بۆ نمونە بۆ کارکردن بۆ دروستکردنی هەماهەنگیەکە لەگەڵ پارێزگاکانی سنە و کرماشە بەتایبەت هەندێکیان دیارەکەیان بە تەسیری هەیە بەڵێ ئەوە لە بەرچاو گیراوە و کاریگەری هەیە بەڵام ئەوان بەڵێنی ئەویان ناوە کە هەموو هاوکاریەک بکەن لەو بابەتەوە و ئاگادارن کە ئەم قەیرانە چ کاریگەریەکی هەبووە لەسەر هەرێمی کوردستان و بەتایبەتی لەسەر پارێزگای هەڵەبجە کە پارێزگایەکی نوێیە لەبەرەوە ئەو بەڵێنانە کە ئەدرێت ئەوە لە بەرچاوە گیرێ. باس لەوە کرد بڕیارە ئێوە سەردانی پارێزگای کرماشانیش بکەن چینە و هەمانگی کە دەکرێت لەگەڵ کرماشان و لە چ بوارێکدا دەکرێت ئێوە هەمانگی بکەن جیاواز لەوەی کە باس لەوە کرد کە ئەگەری هەیە ئێوە سوود لە پرۆژی کارەبا وەربگرن لەوێت جیاواز لە کارەبا بواری دیکە هەیە کە بتوانێەوە لەگەڵ کرماشان سوودی لەوە بگرن یاخود هەمانگی بکەن لە بوارەکانی دیکە؟ بەڵێ دڵنیاییەوە پارێزگای کرماشان ئێمە زیاتر سنوورەکەمان لەگەڵ ئەوانایە مەرزەکان بە دەرەجەی یەکەم مەرزی شۆشمێتەوێڵە و هەروە مەرزی سازان کە کەوتە سنووری پارێزگای کرماشان و هەروەها هەماهەنگی بینی زانکۆی هەڵەبجە لەگەڵ زانکۆکانی کرماشان یەکێکی کار لە خاڵەکان و هەروەها کارەباش یەکێکە بێت لە تەوەرەکان کە ئەگەر بتوانین سوودمەند بین لە کارەبای ئێران ئەم بابەتانە ئەبێ وەک پێشوش باسم کرد مناڵەوەندبووەکان زۆربیان لە سنووری ئێرانان ئەو ژمارەی کە تاوەکو ئێستا داوا کراوە دیار نین نزیکەی 100 مناڵە بن ئەم 100 مناڵە زۆربیان کەوتونەتە ئەم سنوورەی کە باسمان کرد لەبەرەوە یەکی کە لە تەوەرەکان وەک چۆن لە پارێزگای سنە باسکراوە باز لە کێشەی مناڵەوەندبووەکان و هەروەها بریندارانی چەکی کیمیاویەکرێ. باشە بە نێودەوڵەتیکردنی ئەو خاڵە سنووریانە باس لەوە کرد کە پێویستی بە ڕەزامەندی بەغدا هەیە لە هەندێک ناوچەی دیکەی هەرێمی کوردستان لە ڕێگەی بەغداوە بۆ نوێرانی کورد پەرلەمانتارانی کورد داوایان کردووە کە هەندێک لە خاڵە سنووریەکان بۆ منە لە ناوچەی پشدەر مەرزی کێلێ هەیە ئێستا کار بۆ ئەوە دەکرێت بکرێت بە نێودەوڵەتی و ڕەزامەندی بەغدای بۆ وەربگیرێت. ئێوە وەکو بەرپرسانێکە ئیداری هەڵەبجە هەوڵتانداوە لە ڕێی نوێران و یاخود پەرلەمانتارانی کورد لە بەغداوە یاخود نوێرانی هەڵەبجە کە لە بەغدا پەرلەمانتارن کار بۆ ئەوە بکرێت کە لە ڕێگەی بەغداوە خاڵە سنووریەکان بکرێت بە نێودەوڵەتی؟ بەڵێ ئێمە بەنیاز بین سەردانی بەغدا بکەین یەکێک لە خاڵە سەرەکیەکان ئەوە بوو کە بتوانین ئەو مەرزەی شۆشمێ تەوێڵە بکەینە مەرزێکی نێودەوڵەتی و لەگەڵ بەرپرسانی بەغدا کۆبوونەوە بکەین بەڵام بەداخەوە تاوەکو ئێستا دوای ئەوەی کە ناوەکانیشمان نارد بۆ سەردانیکردن لەبەر ئەو قەیرانانەی کە ئێستا عێراق ڕووبەڕووی بووەتەوە دانیشتنەکەی ئێمە یاخود کۆبوونەوەکانی ئێمە لەگەڵ بەرپرسانی عێراقیە دواکەوتووە و ئەندام پەرلەمانەکان خۆیان بۆ خۆیان لە هەوڵان بەڵێنیەوەیان پێداوین کە هەموو هاوکاریەکی ئێمە بکەن لەو بابەتە بە هەمان شێوە وەزیرەکانی خۆمان کە کوردن لەوێ هەمان بەڵێنیان بە ئێمە داوە کە هاوکاریمان بکەن لەو بابەتە ئەمە لەکەم کە لە کاتێکی نزیکە ئێمە ئەو سەردانەی بەغا بکەین بۆ هەندێک گیر و گرفت کە یەکێک لەوانە کردنەوەی ئەو مەرزە نێودەوڵەتیانەیە. کردنەوەی ئەو مەرجە نێودەوڵەتیانە چ کاریگەریکی دەبێت ئەمە دوا پرسیارمە لەسەر کەرتی ئابووری ناوچەکە بەگشتی پارێزگای هەڵەبجە. بەدڵنیاییەوە کاریگەریکی زۆریە بێت چونکە دەستی کار زۆر ئەبێت لە ناوچەکە و ناوچەکە زیاتر ئەبوژێتەوە بە تایبەتی ئەگەر بێت و ئێمە بتوانین مەرزی سازان بکەینە مەرزێکی نێودەوڵەتی و هاوکاریکی باشمان هەبێت لەبەرەوەی گوزەرەکە بە ناو سنتەری پارێزگای هەڵەبجە یاخود با بڵێن بە ناو شاری هەڵەبجە بژانەوەیکی زۆر گەورە ئەیا بە ناوچەکە و هەروەها بە کوردستان بە شێوەیەکی گشتی لەبەرەوە بەڵێ بە دڵنیاییەوە کاریگەری باشیە بێ. سوپاس بۆ کاوە عەلی پارێزگاری هەڵەبجە بە وەکالەت کە لە هەڵەبجە لەگەڵمان بووی زۆر سوپاس. ئازیزان کاتی هەواڵەکانی وەردەشە دوای وچانێک هاوکارمان سامان نوێترین هەواڵەکانی وەردەشتان پێشکەش دەکات.
فوتبۆڵ بە سپۆنسەری کۆمپانیای ئەسێ. ئەم کاتتان باش وەرزان لەگەڵمان بۆ گەشتی هەواڵەکانی وەرزش. یەکەی تۆپی کوردستان لە دوایین کۆبنەوەی خۆیدا بڕیاریدا 24 مانگی داهات و یاریەکانی ئەم مۆرزەی خوری ناوی کوردستان دەست پێ بکات. سەلام حوسێن سکرتێری یەکێتیەکە بە نارتی ڕاگەیاند خولەکە بە بەشداری 13 ئەنجام بدرێت و تەنهایانەی سلێمانی ئامادەی پیشان نەدا بۆ بەشداریکردن و باپی بڕیار یەکێتەکەش هەریانەیەک بەشداری نەکات دادەبەنجێنێت بۆ ڕیزیانە پلێکەکان. سکرتێریەکەی تۆپی کوردستان ئاماژەی بەوە کرد کە یانەکان بەسەر دوو گروپدا دابەش دەکرێن و دوو یانی یەکەمی گروپەکان بۆ قۆناغی چوارتیپی سەر دەکەون کە یاریەکان بە شێوازی چوون و هاتن ئەنجام بدرێ. لە هەمان کاتدا دوو یانی کۆتایی گروپەکان یاریێک ئەنجامەدەن و دۆڕاویان دادەبەزێ بۆ ڕیزیانە پلێکەکان. وتیشی 24 و 25 مانگیدا توی یاریەکانی خولەکە دەست پێ دەکات و سێشەممەش تیر و پشک ئەنجامەدرێ. پێرێسی سەرۆکیانی ریال مەدرید پلانی هەیە شۆڕشێکی گەورە لە پێکاتیانەکەیدا بکات لە ساڵی 2016. ئیداریانەی ریال مەدرید پێشبینی دەکات ئەم مۆرزە لە ژێردەستی بینیتێسی ڕاهێنەردا ڕۆبەڕووی شکست بنەوە و هیچ ناسنایەک بەدەست نهێنن. بۆ مەبەستەش ئیدارەی ریال مەدرید لە ژێر چاودێری پێرێزی سەرۆکیانەکەدا بڕیاری داوە بۆ وەرزی داهاتوو پلانێکی تۆکمەدا بڕێژن و پلانەکەش بریتی دەبێت لە دەستبەرداربوون لە بەشێکی زۆری یاریزانەکانی ئێستا و کردنی 5 یاریزانی نوێ بۆ پێگاتی یانەمەلەکێکە. راپۆرتە ڕۆژنامەوانەکانی ژاماژە بۆ دەکەن کە لایەنگرانی ریال مەدرید جگە لە بەدەستهێنانی نازدا و بە هیچ شتێکی تر تینوێتیان ناشکێت و بۆ مەبەستەش سەرۆکی یانەکە پێویستی بە بەهێزکردنی ڕیزەکانێتی. یەکەی تۆپی ئینگلترا بیر لەوە دەکاتەوە ژماری یانەکان لە 20 یانەوە بۆ 8 یانە کەم بکاتەوە بۆ ئەوەی ئاستی هەڵبژاردنی ئینگلترا بەرز بکەنەوە. گریگ دایک سەرۆکی یەکەی تۆپی ئینگلترا ئاماژەی بەوە کردووە کە دەنگێک هەیە لەناو ئەندامان یەکێتەکەدا بۆ ئەوەی دوو یانی خولی ناوی ئینگلترا کەم بکەینەوە. ڕۆژنامەی میرۆری ئینگلیزی ئاماژەی بەوە داوە ئەو هەنگاو یەکەی تۆپی ئینگلترا بۆ زۆربوونی ڕکابەری و ئەوەش لە داهاتوودا هەڵبژاردنی ئینگلترا سوودی لێ وەردەگرێت. یەکەی تۆپی ئینگلترا پێی وایە